پەرلەمانی کوردستان پرۆژەیاسای ڕێخستنی مافی پێکهاتەکانی لە هەرێمی کوردستان پەسەند کردو. بەپێی یاساکەش پێکهاتەکانی تورکمان و مەسیح و ئێزیدی و ئەوانی تر گشت مافەکانیان پارێزراو دەبێت. نوێنەری ئەو پێکهاتانە لە پەرلەمانی کوردستان داوا دەکەن بە زووترین کات یاساکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و تەنها بۆ ڕاگەیاندن بەکار نەهێنرێت. داوای لەو مؤسسانەش دەکەین کە پایوەستن بەوانە بۆ تەطبیقکردنی و تەنفیزکردنی بەوە دەبێت ئەوانش بە شێوەیەکی کارۆ فعال ئیشی پێکە نەک ببتە بەس قبولکردن و پەسەندکردن لە مێدیاکان و یان لە واجهە بەکاربێنن لە ئاساسیشدا هیچ ئیشی پێ نەکرێت. بەشێک لەو پێکهاتانەی نوێنەریان لە پەرلەمانی کوردستاندا هەیە ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی ڕابردوودا چەندین داواکاری و کێشەیان هەبووە، بەڵام بەهۆی نەبوونی یاسایەکی تایبەت بۆ مافی پێکهاتەکان نەیانتوانی ئەو مافانە دەستەبەر بکەن. داواش دەکەن کە حکوومەت یاساکە جێبەجێ بکات. کۆمەڵی کێشەمان هەبوو بۆ نمونە مەتەلەن کێشەی تجاوزاتمان هەبوو لە دهۆک معدل حکوومەت زۆر بەجددی وەری نەگرت بوو. ئێستا بەپێی ئەو یاسایە حکوومەت مولزەمە جێبەجێ بکە. مەتەلەن کێشەی گۆڕینی دیموگرافیمان هەبوو لە عنکاوە، ئێستا بەپێی ئەو یاسایە حکوومەت مولزەمە دیموگرافیەتی عنکاو بیپارێزی. لە دانیشتنەکەی پەرلەماندا چەند پێشنیارێک خرانە ڕوو، لەوانە لەو ناوچانەی کە پێکهاتەکان تیایدا زۆرینەن بەرپرسیاری یەکە ئیداریەکان بپێردرێت بەوان، بەڵام ئەو پێشنیارە لەگەڵ یاسای دیاریکردنی هەڵبژاردننی پۆستی قەزا و نەحەکان دژ بە یەک بوو. بۆیان هەیە لەو شوێنانەی چڕی دانیشتوان پێکێنن لە بەڕێوەبردننی یەکە ئیداریەکان، واتە لەو مدیریاتانەی کە هەیە ئەوان سەرۆکی ئیدارەکە بڵێ مدیری دائیرەکان وەربگرن، مدیر عامی ئەو شوێنانە وەربگرن. بەو شێوەیە ئەومان چەسپان لەبەر ڕێگری ئەو یاسایە نەمانتوانی سەرۆکی یەکە کاریەر ببوورە سەرۆکی ئەنجومەنە خۆجەیەکان و سەرۆکی یەکە کاریەڕیەکان بچەسپێنین. بەهۆی ئەوەی 6 کاتژمێر گفتوگۆ کرا لەسەر ئەو پرۆژە یاسایە، پەرلەمانی کوردستان نەیتوانی گفتوگۆ بکات لەسەر پرۆژە و خاڵەکانی تری بەرنامەی کاری دانیشتنەکەی و پەسەندیان بکات. ڕێبوارکاکەی یەنارتی هەولێر.